ئەو گۆرانی پێشکەشە بە کاکە محەممەد منتق. ئەی ڕۆژانێکە دڵی من وەکو جاران وانیە بەجارێ لێ تێکداوم ئەو دنیایە فانیە جوانی تۆ هەموو دێنێ ئەو لێرە تاڕانیە هەمووی بە چاوی تۆیە چی شعر و گۆرانیە دەزانم دڵدارەکەم ناکا بڵێ وانیە هەموو سەربەندەکانم بۆ محەممەد منتقیە ئەوە چاچی بۆ دەڵێم دڵم لەو گۆرانیە گیر و بێچارە وەرە چارم ناچارە وینی من بێزارە ئەوە دابی عەشقت بوو ئەوە دابی ڕۆژگارە ئەوی داری بۆ وایە خەموویە شوازارە بۆ منی جێڵاوە کۆڵێکی ئەو پەژارە بەدەم دووری تۆ گریان لە منی بێوارە چیتر ناتوانم بڵێم یاری تۆ ماوزارە بڕۆ خودات لەگەڵ بێ مێوە بۆ ئەو شارە بڕۆ خودات لەگەڵ بێ نەمێیەوە ئەو شارە چی بکەم دڵە بێزارە گوڵم چارم ناچارە ئەوە بوو حەمە منتق نەڵێم بەندی دووبارە دەبێت چاچی بۆ بڵێم ئەلەو شعر و نەوارە دەبێت چاچی بۆ بڵێم ئەو شعر و نەوارە